سەردانە حیزبەکەی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هێرێم بۆ پارێزگای هەڵەبجە کاردانەوەی ئەندامانی دەستنیشانکراوی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەی لێکەوتەوە. لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تاڵەبانی پێگەێنانی ئەنجومەنی پارێزگاکەی بەگرنگ نەزانی و ڕایگەیاند حیزبەکان دەیانەوێت لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەوە ژمارەیەک کەسیان بۆدا بمەزرێنن. تاکو ئەو کەسە نێت لە ڕێگای مەڵبەند و لق و مەکۆ و نازانم کۆمەڵ و یەکگرت و ناوی پارێگاکانیان چییە چەند کەسێکی حزبی تعین بکرێن ئەبێ بە فعلی ئەم دەستەیە نوێنەری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ نوێنەری ڕاستەقینەی خەڵکی بە شەرەفی ئەم دەبەرە بێ بۆیە پێم وایە ئەزانم حزبەکان زۆر ویستویانە ئەم 25 ڕێزە تعین بکرێن چکەن ئەزانم 25 کادری حزبی هەبوونە زۆر مەبەستیان بووە تعین بکرێن. بربژێری حیزبەکانیش بۆ ئەنجومەنی پارێزگا بە حیزبەکەی قوبا تاڵەبانیشەوە واژۆی ئەوەیان کردووە خۆبەخشانە ببنە ئەندامی ئەنجومەن و هیچ ئیمتیازاتێکیان ناوێت و بە ئەمان موچەوەکایانە کار دەکەن تەنها بۆ سەرپێخستنی ئەنجومەن و کارابوونی پارێزگاکە. ئەما وێڕایەوەی هەموو حیزبەکان لە 12 سی 2017 لەسەر پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە ڕێکەوتن. لە سەرجەم دایرە سیاسیەکانی شواژۆیان کرد پیرۆز بێت لە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە. بەڕاستی زۆر نیگەرانی کردین هەر خەڵکی هەڵەبجەی هەموو نیگەران کرد چونکە ئەمە یەکەم جار نیە بەڕێزیان بڕیا دەدەن چونکە خۆی بەرپرس بووە لە بە پارێزگابوونی پارێزگای هەڵەبجە و هەموو سەلاحەتێکی لە دەستا بووە کە دەیتوانی ئەو پارێزگای بخاتە سەر قاچ و دەست پێی خۆی و بتوانێت کاری خۆی بکات. بەڵام هەندێک کەس وەکو شەخص بەرژەوەندیان لەوەدانی ئەم ئەنجومەنێت پێک بێت بۆی چاودێری کارەکانی حکومەت نەکات. ئەلبەتە ئەو لە حیزبەکەی خۆیەوە سەیرەوە کە ئەگینا ئێمە وەکو کاندیدانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بە ئەندامانی حیزبەکەی خۆشیەوە بە نووسراویش داوامانە بە سەرۆکایەتی پەرلەمان پێمان ڕاگەیان کە ئێمە ئامادەین بە هەموو جۆرێک بە خۆبەخشیش بیکەین لە پێناوی ئەوەی کە هەڵەبجە بێ بە پارێزگایەک و بکەوتە سەر پێی خۆی و ئیش و کارەکانی خۆی بکات. پەرلەمانی کوردستان لە 5/12/2015 یاسایەکی تایبەتی بۆ پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەرکرد کە لە یاساکەدا ئەنجومەنەکە ڕۆڵی دەبێت لە چاودێریکردنی دامودەستگاکانی حکوومەت و یەکە ئیداریەکانی پارێزگاکە. یاساناسێک کە ئەوکات ئەندامی دەستنیشانکراوی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەشە لێدوانەکەی قوبا تاڵەبانی بە پێشێلکردنی یاسا ناو دەبات و دەڵێت بڕیار و لێدوانەکانی بە مەزاجی حیزبی و کەسیە. بە بڕیارێکی شخصی بە مەزاجێکی حیزبی بە بیرکردنەوەیکی ئایدۆلۆژی یەت گرنگی ئەم ئەنجومەنە کەم ئەکات و لە گرنگی شاری هەڵەبجە کەم ئەکاتەوە بەڕاستی لە ڕاستیە. دقی یاساکە ئەڵێ ئەو کەسانی کە ئەبنە ئەندامی ئەنجومەنی ئەم پارێزگایە لەم بیدایەتی تەشکیلەیە ئەبێ بگەڕێنەوە سەر وەزیفەکانیان خانەنشین ناکرێن بە پلەی ئەنجومەن بەداخەوە یعنی نازم ئەگەی لە یاسانیە ئەگەی لە واقعی حاڵی کوردستان نییە کە ئەنەه کوردستان هەموو شتێکی بە سیڤە هەموو شتێکی بە کەفاەتە بەداخەوە حیزبەکەی ئەو یەکێکە لەو هۆکارە سەرکیانی کە کوردستانیان کردو بە حیزبی تەنات ئەو هەوا هەڵمژینەکەیشان کردو بە حیزبی. لە 16 سی 2017 ئەنجومەنی وەزیرانی هەرێم 4 بڕیاری لەبارەی پارێزگای هەڵەبجەوە دەرکرد. یەکێک لە بڕیارەکان پێگەێنانی ئەنجومەنی پارێزگاکە بوو. هاوڵاتیانی هەڵەبجەش گەرچی لێدوانەکەی تاڵەبانی بە خزمەت بە پارتی ناو دەبن دەژڵێن خودی پۆست و کورسەکەی جێگری سەرۆک وەزیران لە ڕێگەی حیزبەوە وەرگیراوە. هەروەها تاڵەبانی دەڵێت ناوێت لە ڕێگەی مەڵبەند و حیزبەکانەوە نوێنەری خەڵک دیاری بکرێت بەڵام بە پێچەوانەوە لە 27 ساڵی حکومڕانی کوردی لە بەڕێوەبەری قوتابخانەیەکەوە تا پۆستە گەورەکانی دیکەی دەسەڵات لەلایەن یەکێتی و پارتی قۆڕق کراوە و ئەوەشی زەرمەندی یەکەمە خەڵک و پارێزگای هەڵەبجەیە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.